دەزگای خێرخوازی بەخشین لە هەولێریش دەستی بەکارەکانی کەمپینی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ هەزاران خێزانی کەم دەرامەت کرد. کەمپینەکە بۆ بەهانەوە چوونی ئەو هاوڵاتیانەیە کە بەهۆی قەدەغەی هاتوچۆوە بێکار بوون و سەرچاوەی داهاتیان لەدەستداوە. لە میانەی کەمپینەکەدا نووسینگەی هەولێری دەزگای خێرخوازی بەخشین 500 سەبەتەی خۆراکی بۆ ماڵە هەژارەکان دابین کردووە و واک بەرپرسی کەمپینەکەش دەڵێت ئەگەر خێرخوازان و دەوڵەمەندان هاوکاریان بکەن ئەوان دەتوانن بەهانای هەزاران خێزانی دیکەشەوە بچن کە ئێستا چاوەڕێی کاروانی هاوکاریەکانیان دەکەن. ئێمە بە پێشمانزانی کەمپینێک ڕابگەێنین بۆ ئەوی بتوانین کۆمەک و یارمەتی و خۆراک بگەێنین بە خەڵکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان. ئەو کەمپینە ئێمە ڕامانگەیاندووە بۆ تەواوی کوردستانە. ئێمە هەردوێنێکە لە شاری سلێمانی بە سەدان حیسەی خۆراکمان دابش کرد بە سەر خەڵکی هەژار و کەمەندامان و ئەمڕۆژ ئێمە لە شاری هەولێر هەڵساوین بە دابشکردنی 500 حیسەی خۆراک بەسەر نەخۆشانی غەسلی گورچیلە و هەروەها کەمەندامان و 300 حیسەش بۆ خەڵکی هەژار و نەداری ناو شاری هەولێر و دەوروبەری بەردەوام دەبین و هەر ئەمڕۆکەش لە شاری هەولێر کەمپینەکە فراوانتر دەکەین بەیەکەوە بتوانین خەرچی تریش لە هەولێر لە سەرمایەداران و لە هەر جیهەتێک بێ بەشدار بێت لەو کەمپینە ئێمە پێشواز لێ دەکەین ئەم کەمپینی هەموو لایەکە بۆی بتوانین ئەو قۆناغەش تێپەڕێنین کە لە ئێستادا لە شاری هەولێر و برێم شارەکانی کوردستان کە لە ئێستا تێدایە. لە دەستپێکی هەڵمەتەکە دەزگای خێرخوازی بەخشین سەدان سەبەتەی خۆراکیان گەیان بە هەردوو ڕێکخراوی نیفرۆ بۆ پەککەوتوانی گورچیلە و کۆمەڵی ژینی کوردستان بۆ کەمەندامانی دەست و پێ. بەرپرسی یەکێک لە ڕێکخراوەکان دەڵێت بارودۆخی ئەندامەکانیان تاو خراپە و بە پێویستیشی دەزانێت هاوڵاتیان هاوکاری دەزگای خێرخوازی بەخشین بکەن تا ئەوانیش وەک دەستێک یەمین هاوکاریەکانیان بگەێنن بە هەژاران. لە ڕووی داهاتەوە هیچ سەرچاوەی داهاتیان نییە و کۆمەڵی نەخۆشی فەقیر و کەم دەرامەت و توانە هیچی شوکارێکیان نییە. بەڕاستی وەکو برێ کەرنتینە کراوم لە ماڵەوە هیچی شوکارێکیان پێ ناکرێت. ئەگەر لە ڕێی خەرچی خێرخواز زۆنوی خەرچی خێرخواز هاوکاری نەکە بەڕاستی ئەوانە ژیانیان زۆر زەحمەتە. وەکو نەخۆش زیاتر لە 300 قسوور نەخۆشمان هەیە بەس وەکو محتاج ئێستا زۆر محتاج تقریبا زیاتر لە 100 کەسن. سپاس بۆ ئێوە بۆ دەستگای بەخشین کەوا لەم بۆنەیەدا بە تایبەتی ڕوبەڕوونەوەی ئەم بارودۆخە کە دژە ڤایرۆسی کۆرۆنایە بەڕاستی ئەمە دەبتە هۆکارێک بوو ئەوەی کەوا بتوانین لەم ڕۆژەدا کەمێک ئەرکی ئەو کەسانە ئەو کەم ئەندامانە ئەو خێزاندارە ئەوانێک کەم دەرامەتن لەو ژیانە دەربازیان بکەین. دەزگای خێرخوازی بەخشین وەک گەورەترین دەزگای خێرخوازی لە کوردستان بەردەوام لە کاتی قەیرانەکاندا هاوکاری و دەستبارگیری هەژاران بوو و چەندین کەمپینی جۆراوجۆری ئەنجام داوە. لەوانە کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکان و زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی ساڵی 2017 و لە ماوەی ڕابردووش وەک دەستێک یەمینی نێوان خێرخوازان و هەژاران بە بڕی نزیکەی 20 ملیار دینار هاوکاری هەژاران و نەدارانی کردووە. عیمران ئەمیر، کەناڵی یاسمانی پەیام، هەولێر.